سەرەتا سەبارەت بە خاوەن پێداویستە تایبەتەکان وەگەزانن ئێمە پرۆسەیەکی پیاچوونەوەمان هەیە لە بنەمای لە ئەسڵی 3296 خاوەن پێداویستی تایبەت کە لامان تۆمارە لەو پرۆسەی پیاچوونەوەی کە زیاتر لە ساڵێکە دەستی پێکردووە بە بڕیاری 15 بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەو ژمارەیە تا 24729 کەس فۆرمیان پڕ کردوێتەوە یعنی نزیکەی 5000 کەس هەر نهاتون بۆ پڕکردنەوەی فۆرم بە هۆکاری جیاجیا لەوەش 20000 کەس سەردانی لیژنە پزیشکەکانیان کردووە یعنی ئێمە نزیکەی 4700 کەسمان ماوە بچنە لیژنە پزیشکەکان و لە سنووری پارێزگای سلێمانی تەواو بن طبعا ئێمە لە ناو شاری سلێمانی پرۆسەکە تەواو بووە لە سەمچەماڵ تەواو بووە ئەوەی کە درەنگ دەست پێ کرا و لیژنەکان دروست کران ڕانیە و دەربەنی خان بوو ئەو ژمارەی ماوە لەو دوو شارە بەڕێزەیە ئومێدەوارم بە هاوکاری پزیشکەکان بە زووی لەو پرۆسەیە تەواو بین لە بواری داڵدەدانی ئافرەتان پاراستنیان خزمەتکردنیان ئێمە لە 6 مانگی ڕابردووە 119 ئافرەت و 15 منداڵ کە لەگەڵ ئافرەتەکان بوون داڵدە دراون و خزمەت کراون لەوانە نەوەتیان گەڕانەتەوە و شەڵتەریان بەجێهێشتەوە کێشەکانیان چارەسەر بوون و لە ئێستا 29 ئافرەت و 14 منداڵیان لە شەڵتەر لە ماڵی داڵدەدانی ئافرەتانی هەڕەشە لێکراو ماونەتەوە فریاکەوتی مناڵان ژمارە 116 تایبەتە بە هاوکاریکردنی و ڕێنماییکردنی مناڵان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە ئەو تەلەفۆنانەی کە مامسامەر ئاماژەی پێ ئەو ژمارەی هاتووە 30000 کۆی هەموو تەلەفۆنەکان لە کاتی 24 ساعتی هێڵەکە 24 ساعت تەلەفۆنیەتە ناو داتابیستەکەی ئێمەوانێ بەڵام ئەو پەیوەندیانەی کە جواب دراوەتەوانێ 30000 پەیوەندی جواب نەدراوەتەوانێ 8000 پەیوەندیەکە جواب دراوەتەوە ئەویش لە ماوەی کارکردنا چکە هێڵەکە 24 ساعت توانی جەرەز لێ بیت بۆ 116 لە هەچ کاتێکا بتەوێت ئەو داخڵیەکە جەرەسەکەی تۆ داخلی داتاکەکە لە بەرەوەی هێڵی 116 بە داتابیسێک تەسیس بووە هەچ کاتێ تەلەفۆنی بۆ بکەی ڕقەمەکەی تۆ داخلی داتاکەی ئێمە بێ بەڵام ئەوەی کە جواب دراوەتەوانێت ژمارەکەی 8000 تەلەفۆنەکە جواب داوەتەوە کاتی وەڵامدانەوەی تەلەفۆنەکانەکە لە 8:30 بەیانی تاکو 2:30 پاژنیوە ڕۆیە ئەویش بەهۆی ئەو هاوکاری کە هەمانە لە ڕێگەی پرۆژەی پاڵپشتی دەرونی بناڵان بەهۆی ئەوە توانیوانە ستافەکە تا 2:30 دەوام بکەن لە ڕۆژان یەکشەمە تا پێنجشەمە لە دوای داوامیشوەگەش پەیوەندیەکە بێت داخلی داتاکە بێ بەڵام شەر دنیا وەڵام درابێتوانێت